شکمانەوەی براکەم جەماعەتی ڕێنوار کردویان سەر ئێمە ئاڵێن ئەبێ ئێوە لەگەڵ ئێمە باربارکەین تێکەڵیکەین بێنە لای ئێمە وەسڵتان بۆ ببڕین ئەو وەختە ئێمە ئێڵن بڕۆین ئێمەش کاکە بتوێ نەتەوێت مەعیشەتی ماڵ و مناڵمان لەسەر ئەم ئیشەیە ئەمە کەلاریتە سەرقەڵایتە کفریتە باوەنووریتە دەربەنیتە هەر هەموو شوێنەکان لەگەڵ ئێمان وەکو برا تا ئیساکی هیچ کێشەیەکمان لەگەڵ کەسێکان نەبووە ئیساکی ئاڵێ بێ وەسڵی ئێمەتان پێ بێ و کانیپانکەتان پێ بێ ئەو وەختە ئەیڵین لە سەیتەرەکان نابڕۆن نوێنەریان نادوتە سەیتەرەکان توانە نایڵنی ئەوەش بڕۆن هەممە ئیشەتی ئەبێ شارەکە وەرسەی جادە و ڕێگاوبانمان کە وەرە لێ قڕهتا دەربەنی خان قیزە جادەکەمانەکەیتەوە ڕێگای مەرگ ناسراوە کاکەم ڕێگایە وەرسەی ئەو ڕێگاکە هەر نازایی چۆن بڕۆی ئەی دەکاکە بێ ئێمەش ئەمە هەمووی قوبوڵکەن خەڵکی تر نێ بەسەر ئێمە بارەکە بارکات هەتا بۆ ما بگری ئێمەش بەردەوامە بین نایڵین کەس بێ بەسەرمانە بارکە و ناشینە ساحی کەس و نەژێنە ساحەمان دقا هیچ بەڵێنێکمان پێ نەدراوە ئەوەیە داوامان لێکە بچینە سێ سایق ئێمە ناچین ئەوە ساحی خۆمانە لەوێنە و ئەوش مەعمەلە ئەوش ماڵەکانمان نزیکی ئیشەکانی خۆمانە و هیچ شتێکی ناکەین پێت وایە ئەم بڕیارە بۆچی دراوە نازانم لە بەرژەوەندی چی تیا و لە بەرچی دراوە ئەینا ئێمە وەکو مەدووبی خۆمانمان هەیە وەکو ساحە ساحی خۆمانمان هەیە وەکو نیشتەجێبوون هەمومان لە عاربەتین و عایدی عاربەتین معاملەکانی لەسەر ئێمەیە بۆ ئێمە معاملەکان یعنی پشکی شێر لە بۆی بارکردن ئێمە کە بتوانین تیا بارکەین وەڵا هیچ ئومێدێکمان نییە چ ئومێدێکمانە کام ئومێدە کام ئومێدە پارە خەڵک کوورێت و فەقیر وەژا لەرا کەسابەت کە و کێ یارمەتی فەقیرەیە چ زەلامێ هاتۆ بڵێ ئادەم پشتی فەقیرە گرم کەس نییە پشتی فەقیرە فەقیر چی بکە ئێمە لەرا کەسابەتێکە ناڵۆ کەسابەت دەشکەن بخۆن چی بکەین دەسەڵاتمان نییە بازەوە ئێمە لێرا وەستین هەتاوەکو هەڵوێستێکمانە بێت ئەمەش نەکەین هەڵوێستی خۆمانەکەین